بوو ماوەی 4 ساڵ و لەسەر ئەرکی خۆی ئەم تابلۆیانەی دروست کردوون کە بە قوماشی کانڤاس و بۆیەی زەیتی ئۆرجیناڵ تابلۆکانی نەخشاندوون. هەمووی تعبیر لە مێژووی کوردەکە بە چ ڕێڕەیەک بە ڕێڕەی واقعی ئەکادمی خۆم. من بە واقعیانەیشم کردو بۆ واقعیانیشم کرد بۆی کەوا زۆر قوتابیەکان ئەوانەی ترمان زۆر ئیستیعابی بکەن زۆر وەرە واقعی بۆ من بەڕاستی کارێکی زۆر قورسە. من وەکو هونەرمەندی ئەمێ ڕەسەنایەتی خۆم و ئیساڵی خۆم و قووەت و هێزی دەستی خۆم لەم تابلۆیانەیە بەدێبێنم بۆ چکێکم ئەم تابلۆیانە مانەوەیان زۆرە بێت. ئێستا ئەم تابلۆی کە ئێستا دروست کرد کە باسی بابانەکانم کردووە بابانەکان چەند قەڕێ لەوە پێش داواچێت 100 ساڵ 200 ساڵەوە پێش لە دوایەوە ئێستا من کە باسم زیینوو کردەوە هەمووسان باسم کردەوە تەودیعم پێایەوە یعنی چی یعنی ئیساڵەیەکی کوردیم زیینوو کردەوە لێرە. هونەرمەندانی شێوەکار و نووسەران و ڕۆشنبیران و توێژی جیاجیا پەیتا پەیتا دەهاتنە نێو پێشانگاکە بەشێک لەوانە سەرسامی خۆیان بۆ کارە جوانەکانی ئەم هونەرمەندە شێوەکارە دەردەبڕی و هاوکات ڕەخنەشیان لەوە هەبوو کە دەبوایە لەسەر ئاستی باڵا گرنگێکی زۆر بەو پێشانگەیە درابە. کەم هونەرمەند لە توانایدا هەیە ئەم بەرهەمانەی هەبێ ئەم داهێنانە دروست بکە بڕات ئەم بەرهەمانە ینی ماندی بوون چ زۆریان پێوە دیارە و تەعبیر لەو مێج و ڕوودا و ئەفسانە و یانە ئەو کاتانەی کە بەسەر کووردا هاتووە هەم وەکو پانۆراما لە تابلۆیەکدا پیچانی داوە بەداخەوە پێشانگایەکی ئاوە کە ئەبینی چۆڵ و ڕۆڵ کە کەس باخی پێنەیەوە. ڕاستە من مێژوویەکە کاکەمە دەناسم ئاگام لە کارەکانیەتی بەردەوامە کۆڵی نەیەوە بەڵام وەکو عەرزم کردن من نیگەران بووم بەوەی کە ئەم پێشانگایە چۆڵە زۆر نیگەرانم چکە بۆ ئەمە پێویستە هەموو تاکێکی کورد بزانێ ئەمە مێژووی میلەتەکەتە ئەمە ڕابردووی میلەتەکەتە کە چ ڕەنج و زەحمەتێک کێشراوە تا گەیشتن بەم ڕۆژە. بەپێی هونەرمەندی شێوەکار کەمال هەژار ئەم پێشانگایە تایبەتیە پانۆرامایە گەورەیە بۆیە نیگەرانە لەوەی کە حکوومەتی هەرێم گرنگی ئەوتوی پێنەداوە و لای خۆشیانەوە وەزارەتی ڕۆشنبیری حکوومەتی هەرێم دەرگای هۆڵی پێشەوەی نێو وەزارەتی بۆ کردوتەوە تا نمایشی کارەکانی بکات. من بەڕێنەکانم توانیمەکەوە ئەم ستایلە پانۆراماییانە ئەم ستایلە تابلۆ پانۆرامایانە بخڵقێنم. ئەم پانۆراما هی ئەوە نییەکەوە داگیرێت و بچێت شوێنێک ئەم پانۆرامانە حەقە لە شوێنی سابتە هەڵواسرێت لە شوێنی دائیمیە دابنرێت چونکێکم هەموو بۆ ماوەی 5 ساڵە من خەریکم 5 ساڵەتش خەریک بۆ تابلۆیەکم بۆ دروست ناکرێت ئێستا یەک بە یەکی ئەڵێ خۆلایە یەک بە یەک ئەڵێ وەرە تەماشای من کە یەک بە یەک ئەڵێ وەرە من بخوێنەرەوە بەڕاستی یعنی ئەو هینە ئەو ئیستیعابکردنە ئەو دەستخۆشیە ئەو ئەحساسە گەورەی کە من پێویستمە من لە سەرۆکی هەرێمەکەمەوە وامەیە بیبینم. جێی باسە ئەم پێشانگایەی هونەری شێوەکاری بۆ ماوەی 1 هەفتە لە نێوهۆڵی پێشەوای وەزارەتی ڕۆشنبیری بەڕێوەچوو 70 تابلۆی سەردەم و مێژوو قۆناغە جیاجیەکانی گەلی کوردی تێدا نمایش کرا. ئەحمەد جەباری دەنگی ئەمریکا هەولێر.